سڵاو ئەو کاتتان باش. زۆر سپاس بۆ ڕێکخراوی جیهانی کورد بۆ سازدانی فستیوالی شیعری پاییزە بۆ بە شێوەی ئاڵین بۆ شاعرانی ڕۆژهەڵاتی کوردستان. خۆشحاڵم وەکو جەمال نەجاریی بەخێندنەوەی بەشێک لە شیعرەکانی کۆمەڵە شیعری نووسینەوەی نیشتمان کە لە سپتامبری 2020 لەلایەن چاپەمەنی خانیەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان چاپ و بڵاوکرایەوە بەشدار دەبم. هیوادارم جێ ڕەزامەندیتان بێت. خەونی وەریوی گەڵایەک. من تەنیاترین مرۆڤی ئەو زەویەم، بە دەنگی بایەک وە خەبەر دێم، هەستم لە نێو دەنگی هەناسەکانمدا بزر دەبێ و باڵ دەگرێ و دوور دوور دەفڕێ، بە نێو شەقامەکاندا تێکەڵ بە ڕۆحی پاییزی درەختەکان دەبێ، لەبەر خۆمەوە گۆرانی شەوانی ڕابردووی وڵات دەڵێمەوە. ئەوین دارانە تاس و سەفەر دەکەم، بەژن و باڵای هەموو درەختەکانی سەرڕێ ماچ دەکەم، ئێرە دوا وێسکەی نامۆیە لە خۆم و لە من و لە سەفەر، کە دەبارێ دوورترین بارانیش تەڕم دەکات و ئاسمان بێڕەحمانە بەسەرمدا باڵ دەکێشێ، پێڵاوەکانم دەمبەن بەرەو نزیکترین کاکەشان، مدالیای ئەستێرە دەدەم لە سینگم و وەک دوایین ئیمپراتوری سەرزەوی گۆرانیەکانی وڵاتێکی وێران دەڵێمەوە. وەک سپێدە بەنێو ڕۆحی زەویدا ڕۆ دەچم، وەک گەڵا باڵ دەگرم بە سەرشانی درەختەکاندا، ئەرخەوانی ترین ماچ دەبەخشم بە مێلاقەکانی سەرڕێ، ئێرە دوا وێسکەی ماڵە ئاواییە بۆ من و بۆ خۆم بۆ سەفەر، هەراسانیەکانم دەبەخشم بە خۆم دەبەخشم بە سەفەر، تا وێڵ بێ بەنێو شەقامی ئێوارە و تا بەیانی بە دوای خەونەکانی پەرەسێلکەیەکدا بگەڕێ. من تەنیاترین مرۆڤی ئەم زەویەم، هەناسەکانم بۆنی غەریبیان لێدێ و دەستەکانم لە جیرفانمدا سەرگەردان بە شوێن یەکدا دەگەڕێن، قاچەکانم دەبەمە جوانی تەنیایەکانی شاعرێک کە منم، کە خۆشەویستی دایک و نیشتیمانی لە جانتایەکدا هەڵگرت و دوور کەوتەوە لە خەونی سپی کۆترێک کە ئاوازی غەریبی بە جۆیدا سرپان. سنگم پڕە لە گۆرانیەکانی وڵاتێکی فەرامۆشکراو، نیگام لە هەمیشە ئاڵۆزتر بەردەوام بە شوێن خۆمدا دەگەڕێ، وەک مەل شەرمنانە لە سێبەری هەورێک نزیک دەبمەوە، باڵ دەکێشم بە سەریدا و گۆرانیەکانی وڵاتێکی سەرگەردانی بۆ دەچرپێنم. کە گەڕامەوە خوار من تەنیاترین مرۆڤی ئەم زەویەم، بە شوێن خۆمدا وێڵ وێڵ دەسوڕێمەوە، لەو دیوی پەنجەرە بایەک دەڵێ هەستە وەرە، دەمبات و دوور دوور دەبمەوە، ئیتر کەسێک نییە گۆرانیەکانی وڵاتێکی خامۆش بۆ خۆم ژێڕێتەوە. هەموو باڵندەیەک تۆی خۆت دەتگوت، هەموو شت لەو کاتەوە دەست پێ دەکا کە تەواو دەبێ، وەنەوشەکان قەت پیر نابن، جادەکان هەر بەڕێون، ئێمەش لە خەونی بارانەوە هەڵدەستین و دەست بە قژی شیعرێکدا دێنین. ئەم زستانە کە تەواو بێ جلەکانت پڕ دەبن لە گوڵە مێلاقە، نیگات پڕ دەبێ لە چاوەڕوانی دەفتەری شیعری منیش، پڕ دەبێ لە هەناسەکانی تۆ لە ژانەکانی تۆ، کۆڵان شەقام شیعر هەموو ڕەنگی تۆ دەگرن، باڵندەیەک دەفڕێ وا دەزانم تۆی، ئاسمان پڕ دەبێ لە شیعری کۆچ. لە مندا کە دەستەکانم هەمیشە بۆنی شیعر دەدەن، نیشتیمانێک هەیە ڕووخاو، نیشتیمانێک هەیە بەجێماو، لە مندا کە نیگام ڕەنگی غەریبی ئێوارانی وڵات دەگرێ، وڵاتێک هەیە بۆ ئەوین، وڵاتێک هەیە بۆ ژیان. دەگەڕێم بەنێو کەسەکاندا و من ونم، دەگەڕێم بەناو دەقەکاندا و من شیعرم، وەرە بۆن بە دەستەکانمەوە بکە، من نیشتیمانێکی ڕووخاوم، من نیشتیمانێکی بەجێماوم، وەرە لە ڕەنگی نیگام بڕوانە، من وڵاتێکم لە ئەوین، من وڵاتێکم لە ژیان.
بە شوێن تۆدا دەگەڕێم بە شوێن جێپێکانی تۆدا ئەم دەفتەرە بەشی نووسینەوەی تۆ ناکە ئەم شعرە هەر دەبێ بە تۆ کۆتایی بێ ئەگەر هاتمە وەک دایکم لا مێزت دەگرم وەک کۆڵانەکانی سەردەمی مناڵی بۆنت دەکەم وەک خۆم غەریبانە لەگەڵ تادا ئەنیشم لەم باڵکۆنی غوربەتەوە لەگەڵ دەنگی ماملێدا دوور دەڕوانم بەدەر بەدەری یا لە ماڵی خۆم لە خاوکی عەرەب لە ئێران و ڕۆم بە بۆنەی تۆوە کە لەم شارە وێڵم کوا دڵم دێڵێ تۆ بەجێوێڵم بەڵام دڵم تۆی جێهێشت دەزانم لە پشت هەموو دەریا و دارستان و چیاکان تۆ هێشتا هەناسە دەکێشی و چاوەڕوانمی نیشتیمان باڵندا من باڵندەی بەجێ ماوم ڕێی دارستان دەگرمە بەر فڕین حەز و خولیای منە بەرەو ئاسمان دەڕۆمە سەر هەورێک دەکەم بە هێلانە و ئەستێرەکان میوانم بن خۆر و مانگیش بۆ هەمیشە بە ڕۆژ و شەو جیرانم بن من باڵندەی بەجێ ماوم دارستانم لەبیر کردو هێن بە تەنیا لێرە ژیاوم ئاسمانم یەخسیر کردو جار جار دەڕوانمە سەر زەوی مرۆڤەکان سارد و سڕن کەس سەیری ئاسمان ناکا لە خەم لە ژان لە ئێش پڕن خۆزگەم بە خۆم لەو ئاسمانە دوورم لە ئێش لە خەم و ژان هەتا مردن لێرە دەژیم قەت ناچمەوە بۆ دارستان بەیانیەک دەگەڕێمەوە مناڵی دەگەڕێمەوە بچووکترین کۆڵان بچووکترین شەقام بچووکترین شار بە قەڵەمێکی بچووک لە دەفتەرێکی بچووکدا گەورەترین شیعری ژیانم دەنووسمەوە ڕۆژێک دەبم بە باڵندە دەدەم لە شەقەی باڵ و ئاسمان دەکەم بە ماڵی خۆم ئیتر لە زەوی ناڕوانم بەجێی دێڵم حەز و خولیا و خەیاڵی خۆم دەزانم لەدایک دەبمەوە وەک ئەو مەلانەی بۆ یەکەم جار لە پانتای ئاسماندا دەفڕن وەک ئەو ماسیانەی ڕۆبار جێدەهێڵن و دەگەنە دەریا دەزانم دیسان لەدایک دەبمەوە کە لە نیشتیمانی خۆمدا مردم قەرەباڵغیەکانی شار گاڵتەیان بە تەنیاییم دێ ئەوان نازانن من لە تەنیاییدا درێژترین قەسیدەکان دەنووسم خەریکی هۆنینەوەی خۆمم غوربەت چیرۆکێکی ئاڵۆزە نووسینەوەی دژوار من لێرە لەم دووری دوورەوە خەریکی فێربوونی ئەلفبەی سەفەرم دەمەوێ پیت بە پیت و شە بە وشە و ڕستە بە ڕستەی گەڕانەوە فێر بم بۆ نووسینەوەی چیرۆکی نیشتمان 5 وردی لە شیعری سەرگەردان یەک کە باوکم وتی ئیتر نابێ لەو ماڵەدا بی زانیم بۆ هەمیشە پەنابەرم 2 ترسم هەیە بخەوم و تۆ نەیەخەوم بەیانی نەتبینمەوە 3 نا ئیتر ناڕۆم سەیری مردنی خۆم دەکەم 4 بەر لە ماڵاوایی دایکم پێی وتم ئەم جانتایەت زۆر بچووکە جێی نیشتیمان نابێتەوە 5
ڕۆژەکان هەفتەکان مانگەکان و ساڵەکان دێن و دەڕۆن کەچی تۆ هەر لێرەی لە ناو دڵمدا.